داگیرکردنی زەویزار و مڵکی گشتی لە عێراق و هەرێمی کوردستان بووەتە دیاردە. ملیۆنان کەس لە دانیشتوانی وڵات لەو یەکە نیشتەجێبوون و خانوانەدا دەژین کە بە نایاسایی دەستیان بەسەرداگیراوە. بەوەی دەسوەردان و فشاری میلیشیا و فەرماندە سەربازیەکانیشەوە خولی ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەیتوانی ببێتە ئەتوانی ئەو برینە. ماڵپەڕی مۆنیتۆری ئەمریکی بڵاوی کردوێتەوە لە سایبوونی تەنگەشەی سیاسی لە عێراق تاوتێکردنی پرۆژە یاسای ناوچە زێدەڕەویەکان لە پەرلەمانی ئەو وڵاتە دووچاری ڕێگری و بەربەز دەبێتەوە. لە کاتێکدا زیاتر لە 500,000 یەکەی زیادەڕۆ هەن و زۆرینەیان لە دوای 2003 دروست کراون. ئەمە جگە لەوەی خودی ئەو یەکە نیشتەجێبوونە زیادەڕەویانە خزمەتگوزاری سەرەتاییان نییە. لە شەقامی قیرتاوکرا و قوتابخانە و ئاو و کارەبا و نەخۆشخانەی گشتی بێبەشن. راپۆرتەکە ئەمەژە بۆ دەکات کە دروستکردنی ئەو ناوچانە بەدەر لە یاسا بەرکارەکان بەردەوامە. لە ساڵی 2010 ژمارەی ناوچە زێدەڕۆیەکان 2000 ناوچە بووە. لە ساڵی 2016 بووەتە 4000 و ئێستش زیاتر لە 5000 ناوچە و شار و گوندی نیشتەجێبوونە. بەپێی راپۆرتەکە زۆرینەی شارەکانی نیشتەجێبوون و ناوچە زێدەڕەویەکان لەلایەن فەرماندەی میلیشیا شیعەکانەوە دروست کراون یان زەوی گشتی لەلایەنە و فەرماندانەوە دەستی بەسەرداگیرا و فرۆشراونەتەوە. هەندێکیشیان زەوی کشت و کاڵی بوون و جوتیاران بە چاوپۆشی دەسەڵاتدارانی ناوچەکانیان بەشبەشیان کردووەتەوە و فرۆشتویانن. پرسی گەندەڵی لە زەوی زار و یەکەکانی نیشتەجێبوون تەنیا لە عێراق پرسێکی گەرم نییە، بەڵکو لە هەرێمی کوردستانیش داگیرکردنی زەویەکانی شارەوانی و زەویە کشت و کاڵیەکان بووەتە دیاردە. لە ماوەی ڕابردوودا دایان بەرپرس و فەرمانبەری حکومی بەو هۆیەوە دەستگیر کراون و لەسەر ئاسی باڵای حکومی و حیزبی دان بەوە دانرا گروپە مافیاگەرەکانی حیزب و هێزە چەکدارەکان چاوی تەماعیان بڕیوەتە مڵکی گشتی و ماوە وەکو میراتی لە نێو خۆیاندا دابەشی دەکەن. هاوکات بەوەی ناڕوونی گەندەڵی و دەسوەردانی میلیشیا و حیزب و فەرماندە سەربازیەکانەوە لە پرسی نیشتەجێبووندا لە عێراق و هەرێم لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەندین بازرگانی ساختە هەڵتۆقیون و دروست بوون کە بەشێکیان لە ماوەیەکی کووردا بوونەتە ملیاردێر و لە ئەنجامیشدا ڕۆڵیان لە پارسەنگی بەرژەوەندی ئابووری هەبوو و بوونەتە بەشێک لە ململانێ سیاسیەکان.